ئێستا لە شەقامی مەولەوی دوکاندارەکان دوکانەکانیان دادەخەن بۆ پاڵپشتی لە داوای مانگرتوان. ئەوەی ئەیبینن لە ئێستادا دوکانداران سەرقاڵی داخستنی دوکانەکانیانن وەکو پاڵپشتیەک بۆ مانگرتوان لەسەر دۆخی مانگرتوان کە دوێنێ بانگەشێکرا بوو کە سەردانی ئەم کەسبکارانەیان کردبوو لێرە بۆ ئەوەی کە هاوکاری مانگرتوانە بن تاوەکو دەرگای دوکانەکانیان دابخەن تاوەکو بچنە پاڵ داوای مانگرتوان بۆ ئەوەی کە لێرەدا سڵاوە لێبێ چۆم و دوکاندا داخسە بڕۆ داماخز لەبەر مامۆستاکان نییە دا چەرێ پاڵپشتی مامۆستاکانەکەن هەتاتە دەست خۆش بێ بەڵێ دوکانداران ئەگەر بیبینن ئەم بەراوبەری شەقامی مەولەوی و چەند شوێنێکی دیکەش لە ناو بازاڕی سلێمانیە دوکانەکانیان داخستووە بەهۆی ئەوەی کە دەنگیان خەنە پاڵ دەنگی مامۆستایان و فەرمانبەرانی مانگرتووەوە بۆ داواکردنی ڕەواکانیان ئەوان بۆ کاتژمێرە دوکانەکانیان دادەخەن وەکو هەڵوێستێک وەکەوەی کە پیشانی سەرجەم لایەنەکانی بدەن سەر حکوومەتی بدەن کە ئەمانیش دەنگیان لە پاڵ دەنگی مامۆستایانە ئەمانیش بەشێکن لەو ناڕەزایەتیانەی کە مامۆستایان دەریان بڕیوە ئەمە بازاڕی سلێمانیە زۆربەی زۆری دوکانەکان داخراون دەڕابەکانیان دادراوەتەوە بۆ ئەوەی کە پاڵپشتی دەنگی مامۆستایان بکەن دوێنێ بڵاوکرایەوە لەلایەن ڕێکخراوەکانەوە کە ئەمان ئەیانەوێت دەنگی کاسبکاران بچێتە پاڵ دەنگی مامۆستایانی مانگرتوو بۆ داواکردنی داواکانیان بەهارخا سڵاوە لێبێ ئەیبینیت دوکانەکان شەقامی مەولەوی داخراوە ئەو باگەوازی دوێنە کردتان بە دەنگەوە هاتن بەڵێ وەکوتم خۆشترین دەنگ ئەمڕۆ لەلای من دەنگی داخستنی ئەو دەڕابەی دوکانەکانە جێی خۆی گرت کارێکی مەدەنی جوانە ئەمە ببێتە نەریتێک بۆ پشتیوانیکردن لەو خواستانە خواستی مامۆستایان و موچەخۆران پەیوەستە بە هەموو تاکێکی کۆمەلگاوە پەیوەستە بە دوکانارەکان خۆشیانەوەکو کە دوێنێ باسییان دەکرد لە بری جومجۆڵی ناو بازاڕیش کەم بێتەوە بەڵام لەسەر و هەموویەوە ئەوەی کە تەکیدیان لێکردەوە ئەو پشتیوانیە ئینسانیەیە لە ژیانی ئەوانە ترسن لە خەمی ئەوانان ویستیان ئەوان دڵخۆش بکەن ئەوان ویستیان ئەمەی کە هەیە بگاتە جێگەی خۆی بەم هاوسۆزەی کە ئەمڕۆ لە بازار بێنرا چی بە کەسبکاران دەڵێت پێیانەڵێم سپاستانەکەم جێگەی تەقدیرن دەستان خۆش بێ بەدەم داواکاریەکەوە هاتن دوێنێ بە سەدان دوکان سەردانیان کراوە بەڵێنەکەی خۆیان بردەسەر زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوە ئەیبینن ئەمە دیمەنی داخستنی دوکانەکانی ناوبازاری شاری سلێمانیە کە دوکانداران ئەمڕۆ دەنگیان خستە پاڵ دەنگی مامۆستای سڵاوتان لێبێت دوکانەکانتان داخستیەوە بەڵێ قوربانجیان ئێوە چی بە مامۆستایانی مانگرتوو ئەڵێن ئەڵێن دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ سپاسیان دەکەین عەزیەتیان کێشا ئێمەش لەگەڵیانین بە هەموو شێوەیە بۆ کاتژمێرێ بەردەوام ببنیەوە ئامادەین قوربانیە دوکانەکانمە داخستووە هەمووی ئامادەین لە خزمەتیانین جەنابێت تا چەندێک لەگەڵ داواکانی مامۆستایانی مانگرتووی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کایبینن ئەمە شەقامی مەولەویە لە شاری سلێمانی کە دوکاندارانی ئەم شەقامە و شەقامەکانی دیکەش لە بازاری شاری سلێمانیە کە دوکانەکانی داخستۆ بەڵام ئێستا ئێمە لە شەقامی مولەوی لە شاری سلێمانی کە دوکانداران بۆ ماوەی کاتژمێرێک دوکانەکانی داخستۆ سڵاوی لێبێ تا چەندێک لەگەڵ داوای مانگرتوانایی وەڵای تا سەر ێسقان بە گۆشت و خوێن و ڕۆحەوە تەنها ڕۆحمان ئەکەین بە قوربانی ئەو میلەتە نەک دوکان هەموو دوکان داخێن داوامان لێ بکەن سارەکانیشمان هەموو ڕاگرین تا هەموو داواکانمان لێتە دی ئێمە کات خۆی پێشمەرگە خۆی بۆم خەڵکە بە شەیدکردنە هەموو خەڵکی گەرمیان و هەڵەبجێ لە پێناوم خەڵکاشین کا خۆمە بابەش بکوژن چییە نەوەکان دوایە بە کەونە خۆشی بۆ ئەگە سەدام ڕووخا چێ زەرەدی کرد وایەوانە ئەگە سەدام ڕووخا حکومەتی سووریا ڕووخا چێ زەرەدی کرد قسەی شاعیرەکەیە ئەڵێ کۆیلەکان کە ئەو حکومەتە ڕووخێ بە زنجیرەکانە لە دەزەدە ئێمە بە زنجیرەکانمان لە دەزەدی هەموو ئاژەوە جیابوونەوەی خاو خێزان هەموو ئەوە حکومەتانە هەموو ئەم سەبەب من
فەرمو بینێتان ئەمریکا چی لێ هات سەرۆکی ئێران وەڵە سەرەیە ئێمەش دێ دەسەکانە خۆش بێت ئەوە دانانە بە حەقی ڕاستی داڵە سەرەیە ئێمەش دێ سەرەی سووریا هات سەرەیە ئێمەش دێ دۆسپا بۆ بەڕێستان بەڵێ ئەمەی کە بینیتان ئەمە دیمەنی داخستنی دەڕابەی دوکانەکانی ناوبازاری شاری سلێمانیە کە وەکو پاڵپشتیەک بۆ مای کاژمێرێک دەڕابەی دوکانەکانیان داخست بۆ پاڵپشتی مانگرتووان و کاسبکارانی دەنگی خۆیان خستە پاڵ دەنگی مامۆسایانی مانگرتووەوە.